سڵاوێکی گەرمتان لێبێ خۆشەویستانم لەم ئەڵقەی بەرنامەکەمدا قسە دەکەین لەسەر جوانی ناسی لە شیعری هێمندا کە بێگومان ئەوەش دابەش دەبێتەوە بەسەر سێ کۆڵەکە یا سێ فۆرمی شیعر و وێنە و واتە لە شعرەکانی هێمندا کە پێی دەگوتێ ئیستاتیکا یا جوانی ناسی. ئەمە لەم ئەڵقەی بەرنامەکەدا قسە لەسەر جوانیەکانی شعری هێمنەکەین، بەکارهێنانە زمانەوانیەکانی هێمن. بەڕاستی دیوانی هێمن بۆ خۆی فەرهەنگێکە بۆ پاراستن و زیندووکردنەوەی وشەی ڕەسەنی کوردی، وشەگەلێک کە تاوەکو ئێستا ئەگونجێت جیلی ڕۆشنبیری ئێمە تەنانەت مامۆستای زانکۆ و نووسەر و وەرگێڕیشمان نەیبیست بێ و بەلایەوە ئاشنا نەبن. ئێمە لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر ئەم دنیا تایبەتە و ئەم دنیا دەوڵەمەندەی شعری هێمن بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عوسمان دەشتی، نووسەر و مامۆستای زانکۆ. باز لە جوانی ناسی و ئیستاتیکاکەین. سەرتا پێم خۆشە باز لە زاراوی جوانی ناسی بکەین، بۆچی پێمان وایە هێمنیش جۆرێک لە داهێنەرە یان بەونە بەرهەمێنەری ئیستاتیکا و جوانی ناسیە لە شعر و ئەدەبیاتی کوردیە. باشە بەخێر بێن، خۆشحاڵم جارێکی دیکە دێنەوە سەر باس و بازاڕی شعری هێمن لەسەر مەسەلەی جوانی ناسی. جوانی ناسی کرۆکی شعر جوانیە. شعر دەبی خۆی لە مۆرکە ڕەسەنەکەی خۆیدا هەر باسی جوانی و سۆزی مرۆڤایەتی بکە. ئەو مەسەلانەی کە مەسەلەی نەتەوەیی و نیشتیمانی و مەسەلە کۆمەڵایەتیەکان و ڕزگاری و ئازادی منان ئەو ئەرچی شعر نییە، ئەو ئەرچی خیتابی سیاسی و مەسەلانەیە. بەڵام کورد و هەر بەعام لە نیوەی سەدەی بیستەمدا یعنی نەزەریەی ڕەخنەی ریالیزمی هەبوو، تیۆری ڕەخنەی ریالیزمی دەیگۆ ئەرچی شعر ئەوەیە وەکو چەکێک لە دەستی مرۆڤی لە پێناوی ڕزگاری و ئازادی و یعنی مساهەمە بکات لە ڕزگاری مرۆڤ. لەبەرەوە شاعیرەکانمان شعریان وەکو ئامرازێک بەکاری نایە لە پێناوی مەسەلەی نەتەوایەتی و ناسوانیزم و شارکردنەوەی خەڵکو. خۆ ئەوە خیتابی سیاسی نیە، ئەوە خیتابی سیاسی و کۆمەڵایەتی بابچی ئافرەت ڕزگارکە، بابچی نەتەوە ڕزگارکە. شعر ئیشی جوانیە. شعر دەبی لە بواری جوانی و سۆزی مرۆڤایەتی کار بکە. فقط ئەوە کرۆکی ئەدەب و شعرە. ئەوی دی جیهانی باسەکانی ترن. بەڵام لای کورد وا بووە و لای هێمنی شەر وا بووە و بۆ حەڵقەکەی دیمانە بلەوە مەسەلەی ناسیۆنالیزم و نەتەوەیی و نیشتیمان پەروەری و عشق و ئازادی لە شعری هێمن تەرخان کرد. ئەو زارە لەسەر جوانی ناسی. شعر دوو تایبەتمەندیە، یەکیان جوانیتی، یەکیان ئەو سۆز و جۆش و خرۆشەی تێدایە کە مرۆڤ دەجوولێنی، پێی دەڵێن شعرایەتی، شعریەت. کەواتە جوانی ناسی تەبعاً مۆرچی و شەقلی سەرەکی شعر و ئەدەبە ئەویش لە دووسێ لایەنی دەردەکەوێت. تەبعاً دەبی خوردی بکەیەوە. جوانی چییە لە شعردا؟ جوانی بریتێ لە زمان و شێوازی داهێنانی شعرەکە، بریتێ لە وێنە یعنی تەسویر، وێنە و ئەندێشەی شعری، و بریتە لە واتای قوڵ و جوان ناسک لە شعردا. کەواتە ئەگەر جوانی ناسی لە شعری هێمندا خورد بکەینەوە دەبی بین لەو سێ گۆشە نیگایەوە، لەو سێ زاویەوە دیراسی بکە. کەواتە دکتۆرە توانین بڵێن هێمن هەڵگری سیفەتی هەم جوانی ناسیە، لە ناو جوانی ناسیشدا هەر سێ لایەنەکەی ڕەنگ پێداوەتەوە، هەم زمان، هەم وێنە، هەم واتاسازی توانیوێت ینی وەستایانە بەکاری بێنێ. هەر زۆر لەبەرەوەی تەمان شعر وەک ئاوی ڕەوان بەخۆی دەسە ناو دڵەوە کە پاراو بوو، کە جوان بوو لەگەڵ سۆزی مرۆڤ. لەبەر هەندێش هێمن ئەو شاعیرە ناسکێ و ئەو شاعیرە خۆشەویستێ و ئەو شاعیرە دیارەی دەرونی هەموو ئەدەب دۆست و شعر دۆست. چکە شعرەکانی وارن پاراون بەبێ ئیزازە، بێ پاسەپۆرت دەستنە ناو دەرونی مرۆڤەوە. ڕاست جۆش و خرۆشێک لە دەرونی مرۆڤدا بەرپا دەکەن. ئەوە لەو جوانکاری شعریەوە دێت. ئەگەر باس لە زمان و شێوازی شعری هێمن بکەین، هێمن بەخۆی بەوە ناسراوە کە زمانێکی شعری زۆر پاک و پاراوی هەبووە. و هێمن بەوە ناسراوە جگەلەوەی کە وشە و زاراوەی پەتی بەکاری نایە، زۆر لە شعردا لە زماندا دەوڵەمەند بووە. دەوڵەمەند بۆ زمان لای هێمن وەک مێ وا بووە، چیە نوویستبی وا مەعامەلەی لەگەڵ کردیە. لەبەر چ هێمن وایە ڕەنگە شاعیرانی دی وەک هێمن نەبن. مەسەڵەن هەژاری مکوریانی فەرهەنگی داناوە، کەسی لە ڕووی زمانیەوە وەک هێمن نەبووە. هێمن خۆڕسک زمانەکەی دەوڵەمەندە، هەژار فێرە زمان بووە لە ڕێی خینداواریەوە بوویتە پیتۆڵی زمانی کوردی. کەچی هێمن لەبەرەوەی کوڕی لادێ بووە، کوردستانی زۆر گەڕاوە و زۆر کۆڕ و کۆمەڵی دیتێ لە وڵاتی خۆی
دیتە خانەقای دیتە مزگەوتی دیتە ئاغای دیتە کرمانجی دیتە زراعەت و کشت و کاڵ و شوانکارەی و هەورێز و نوشێ و هەوار و هۆبە و هەوار و ئەوە وەی کردیە مفرەدات و فەرهەنگی زمانی شعری هێمن زۆر دەوڵەمەند بی و زۆر ڕەسەم بی. مەسەلەکت بۆ دژێڕمەوە هێمن سەرنووسەری گۆڤاری سروە بوو لە 2 ژمارە یا 3 ژمارە بابەتەکی نووسێ لەسەر ڕاوەتاژی ڕاوەتاژی نەریتەکی کۆمەڵایەتی ئیدێهاتە لە پچلەکان و پەنجاکان لە کوردەواری زۆر باو بوو لە دێهاتی کوردەواری یعنی بەتاژی دەچوونە دەرەوە ڕاوی کەروێش کوشتیان دەکرد 2 محەلقەی لەسەر ڕاوەتاژی نووسە لە گۆڤاری سروە باسی زۆرەکانی ڕاتاژی نەخۆشیەکانی تاژی جۆرەکانی ڕاوچۆنە ڕاوی بەهاری وشکە ڕاو و لان و تەیناڵ و دان وەڵ حاسی من خۆم نەمدیدێ نەمکردی بەس شتێک لەو بارە خیندیتمەوە. مامۆستا ئەوە ئەحمەدی قازی بۆی جێڕامەوە یادی بەخێر کە پاش مامۆستای من بۆ سەرنووسەری گۆڤاری سروە ئەحمەدی قازی تۆمان خەڵکی مەملەکەت و خەڵکی دێهات و خەڵکی ساف گەورە پیاوێکی نووسەر و تەرجمە وەرجێڕیشان گوتی لە بەتاران بوو ئەو گۆڤاری سروە دەرچوو ئەو بابەتەی مامۆستا هێمنی تێدا بوو ڕاوەتاژی هەژار گوتی ئەحمەد گوتما گوتی کوورە با بچینە لای خزمەکان 1-2 ڕۆژان لە دێ بزانین ئەو هەموو شەو زاراوە عەجایبەت چییە و پیاوە بەکارینە گوتی من توش خۆ کوڕی لادەینە نیوە نازانین معنای چی یعنی ئەوها شارەزا و دەوڵەمەند بووە لە مەسەلەی زمان و شێواز و ئەوان و یعنی ئەتوو ناڵەی جودایی فەرهەنگی زمانە. یەک ساڵی 1975 من لە دەیەک بۆ لای قەڵازات ئەم پاش ڕوخانی کۆمار ڕادەکا دێتە منتقەی پشدەر ساڵێک دەمینێتەوە بە خۆی فەقێ دەناسێنی لە دەیەک دێلۆ مێرسکا هەیە لە تەنیش لەوێشەوە دێکە کە شارڕائەکە مصدق دەبێت ئەوە دواترە بە عەرز بکەم ئەوە ساڵی 45 بۆ باز دەکەم ئەویدی 47 کە ویسیان شات تا ئەوە بکەن ڕادەکە ئێران بەجێدێنێت ئەوە کاتەر کە کۆماری مەهابەت دەڕوخێ کە ئەرسش دێتەوە قازیەکان دەگرن و ئەوانە غێرە کۆمەڵک ئاوارە دەبن هەژار ڕادەکە هێمن حەسەنی قزڵچی عەبدوڕەحمان زەبیحی نازام چێ بەس فریان ناکەون هەر یەک بەناو ئەگرادەکە هێمن بەتەنیا ڕادەکە دێتە گوندی هێلۆ مێردکەی نزی قەڵازا دەستە مزگەوتە درێ فەقێمە فەقێ لە کوردستان لە دێدەگەڕان ساڵک لەوێ دەمینێتەوە طبعا ماڵ و بابوانەی ئاگادارین هێمن کەوا لەوەیە پاشەوەی وەزە ئاران دبتەوە لەو دی و برین عفوات و مەفوات شتیوات جواب دەنێن هێمن بگەڕێتەوە هێمن لە بەهاری ساڵی ئەوە ساڵی 45 دەڵێم ها من دەڵێم 75 ساڵی 46 و ئەوانەیە هێمن لە بەهاری ساڵی 46 ئەتووەگە شارەزابی لە قەڵازەڕا دەچێت مەنگوڕایەتی و دەچێت قەندیل و بەو کوێستانانە دەچێت کوێستانەکانی دیوی ئێرانێ و هەمووی کردو بە شێعر شارێکی هۆنیەوە تۆ ناوی بەهاری کوردستان بەهاری کوردستان بخینەوە فەرهەنگەکە لە وزوشە و زاراوەکانی سروشت لە ناوی کتی کوردی لە ناوی هۆبە و هەوار و ڕەشماڵ لە ناوی گوڵ و گوڵاڵەی کوێستان کەواتە هێمن فەرهەنگێک زمانی شعری هێمن بەڕاستی دەتوانین هەر نامەکی تایبەت لەسەر زمانی شعری هێمن بنووسی. دکتۆر ئەگەر هێمن تاوان هەژاری موکریانی دەڵێ ئەگەر بە جیاوازیە چینایەتەکانی ئەو سەردەمە بە ئەبایە هێمن هاوڕێتی منی نەکردا چونکە ئەو کچەزای شێخی بورهان بووە بنەماڵەیەکی تا ڕادێ بۆرژوا و دەوڵەمەند بوون بەڵام منیش پرۆلیتار و فەقیر و قڕ بەسەر بەڵام مەبەستم ئەوەیە لە کۆتایی هاوکێشەکە پێچەوانە بێتەوە هەژار دەگاتە خۆشی و ڕەفاهیەت و خۆشگوزەرانی خۆی هێمن لەوەچێ پارەی پاکەتە جگەرەشی پێنەوە بیکێشێ مەبەستم ئەوەیە ئەگەر چەرمەسەری و دەربەدەری و قڕبەسەری هێمن نەبوایە هەر لە ژیانێکی ڕەفاهیەت و خۆشگوزەرانی بووایە ئەم زمانە جوانەی فێرە بوو ئەوەش مەوزوع بابەتە مەسەلەن ئایا ئەو ئێشوژان و دەربەدەری و نەبوونی و نەهاتیەوانە کە زۆرێک لەم ئەو معانات و ئێشوژانە دەبتە سەرچاوی ئیلهام و داهێنان ئەگەر بێت و ئەو شاعیر و داهێنەرانە لەو معاناتانەدا بڕین ئایا وەگەوە دەردەچوون یا دەردەچوونەوە قسەیە یادی دەکرێت پیا معاناتی شیوان نەبی یعنی هەژاریش نەبی دەستەنجیش نەبی شاعری باشیش بی مەرج نییە یەکجاروابی مثلا ئەمە لە ئەدەبی عەرەبی ئەوانە شاعیرمانەیە شاعری ساڵۆناتیان پێ دەڵێن یعنی برجوازیش بووینە و دەوڵەمەندیش بووینە و شاعری چاچیش بووینە بەڵام هێمن وا پێگەیشتە و هەژاریش وا پێگەیشتی هەژاریش یەکجار وان نەبووە بەو دەرەجێ بڵێن ئەویش بەرداشتی زەمان هاڕیوێتی یعنی هەوراز و نشیە و گەرما و سەرمای زۆری دیوە بە حەقەت بەڵامی مامۆستا هێمن هەر پاشەوەی کە گەڕاوەتەوە بڵین کوردستانی ئێران و تووشی ئەو وەزع سیاسی و تەقەلوبات و ڕزان شێوانە بووە وەزعێکی خراپی بەسەر بردی ڕاستە سەرەتا هێمن
بڕچیش بە ناز و نیعمەت گەورە بووە چووە کوڕ شێخ ئیسلام بووە باوکی لەقەبەی گەورەی ئاینیە و خاوەندێ بووینە ئاخایەکی گەورە بووە چونکە زۆر گەورە نابرێن سعید ناکان باسیەکە لە یاداشتەکانیا کە سعید ناکان مامۆستای فێرکردنی هێمن بووە بەڵام باسی خراپی و دڵڕقی باوکی شیەکە کە لەگەڵ سعید ناکانما چەندێ خراپ بووە ئەوە بەڵێ شێخ ئیسلامی بابی سید محەممەد ئەمینی شێخ ئیسلامی بەڵێ ئەو جەبابی ئەو لەقەبەی هەبووە عایلەکەیان خاوەندێ بووینە خاوێن زەویزار بووینە ئەوە بووینە بەڵام هەیە من لەبەرەوەی لەگەڵ هەژار لە مەسلەی فەقیاتی و حوزرە یەک دەگرتەوە ئەو سەردەمیش مەسلەی حوزرە و فەقیاتی دەوڵەمەند و هەژار وشتیوان نەبوو هەموو یەک ژیانیان هەبوو یەک نەری دەژیان پێکەوە بەڕاتبەی فەقیاتی و لەسەر نان و دەسندەی خاڵکی دەژیان کەواتە ئەوان ڕافقایەتیان لەو ڕۆژەوە دەست پێ دەکا و عمرەشان بەیەکەوە بەسەر برد و من ناوم لێ ناون دووتە سواری موکوریان لە شعر و ئەدەبیاتدا زمان چۆنە لای هێمن بە لە سێلایەنەکەی جوانی ناسیەوە یەکەم باسی زمان بکەین زمانی چۆن بەکارێناوە و چۆن جەنابەت ئاماژەت بۆ کرد هەر دیوانی هێمن بۆ خۆی فەرهەنگێکە بۆ پاراستنی زمانی کوردی دەبینی ئەو دیوانانی کە چاپی کردوون مەسا هەتا دیوانی تاریک و ڕوون دیوانی ناڵەی جودایی فەرهەنگۆچیان بۆ کراوە هەتا ساڵی 2023 ئەمە لەگەڵ دەستگای ئاراس پرۆژەکمان هەبوو بارگەی یاران و هەواری خاڵیمان چاپ کردی من هەردوو فەرهەنگۆکمان بۆ کردینە چووکە خەڵک هەموو لە وشە و زاراوەکانی مامۆستای من تێناگەن جگە لەوەش مەسەلەن موکوریان لە ڕووی زمانی کوردیەوە زۆر پارا و خاوێنە مەسەلەن ئەمە لە کوردستانی عێراق زۆر لە ژێر کاریگەری فەرهەنگی عەرەبی دابووینە لەبەرەوە شێ عەرەبی زۆر پڕیتە ناو زمانی ئاخاوتنمان وەیە کە دوو ڕستە دەڵێن چار کەلیمە عەرەبی تێدا ئاخنین لە ئێرانی شوان بڕۆ کرماشان و سنا لە ژێر فەرهەنگی فارسین تورکیا لە ژێر فەرهەنگی تورکین موکریان بەڕک دوورە دەست بووە دووری تەسیراتی عەرەبی و فارسی و تورکیش بووە لەبەرەوە زمانە کوردیەکەی بە پاک و پاراوی و خاوێنی ماوەتەوە بڕۆ شعری سەید کامیلی ئیمامی بخینەوە ئاوات بڕۆ شعری خاڵەمین بخینەوە بڕۆ شعری محەممەدی نووری بڕۆ شعری هێمن بزانێ زمانەکەیان چەند پاک و پارا و شیرنە هەر پێ خواخواتە بخوێنیەوە و لەزەت و تام و چێژی لێ دەکەی یعنی ئەوەندە وشەی ڕەسەن و پارا و پەتیان هەیە لەبەرەوە هێمن لەو ناحیەوە خۆشی بڵێن فەرهەنگێک بووە و شارەزا بووە و زمانزان بووە شعری زۆر پارا و پەتیە وەتوانیتی کەلک لەو زمانە کوردیە وەربگری لە بۆ داهێنانی شعری بە هەر شێوە گویستبی ئەو زمانەی بەکارهێنایە بە حەقیقەت حتا دکتۆر مەبەستمەوەیە ئەم سێری ئەم بەکارهێنانی زمانە هەر دە پێوم کێ و شاخ و چۆڵ و دەشت دێم بەرەو کوێستان بەرەو باخی بەهەشت دێم بەرەو زیخ و چە و کانیاوی خۆم چۆن لەوانە وەردەگێڕم چاوی خۆم دێم بەرەو ئەو دار و بەرد و بەندەنە دێم بەرەو ئەو باخ و مەبەستمەی ئەم هەموو شەی لەوە چێ ئێمە هەر نەزانین بەندەن چییە مێرگ چییە زۆرێک چییە بەڵێ دێم بەرەو زۆنگ و پالاوک و کەند و لەند دێم بەرەو بژوێن و زەنوێر و زەمەند دێم بەرەو پاناوک و هەوراز و نشێو دێم بەرەو ئەشکەوت و زەندۆڵ و پەسێو لە هەر نیوە دێرەک چار پێنج وشەی تێدایە بە مەجموع بیسی وشەی تێدایە هەر یەک وەک وشە و زاراوە معنای تایبەتی خۆی هەیە شوێنەی جوگرافیە یا مووقعی وایە مەسەن ئەوە مێرگە ئەوە کانیە ئەوە کوێستانە ئەوە هەورازە نشێوە تەلان هەر یەک معناش تایبەتی خۆی کەواتە ڕاستە هێ من لەو ناحیە کە زۆر فەرهەنگی شعریەکەی دەوڵەمەندە زمانە شعریەکەی زۆر دەوڵەمەندە و دەکرێت ناڵێم ئەمە فەرهەنگی شعری هێ من مانەبی چۆن فەرهەنگی شعری حافظ هەیە مەسەلەن لە ئێران بەس وشە و زاراوەکانی شعری هێ من بین فەرهەنگێکی لۆ دروست بکەین و شیان بکەین و لێشان بدەینەوە بەڕاست خاڵی دووەم لە مەسەلەی جوانی ناسی لە شعری هێ من گوتمان وێنەیە وێنەی جوان وێنە تێکەڵ یعنی خەیاڵ و ئەندێشە بزواندنە طبعا وێنەش دووسێ نەوعەیە یەکیان وێنەی وەصفیە وەصفی سروشت لۆ دەکە هەر بە وشە دەکرێت بە زمان دەکرێت وەنیە دووەمیان وێنەی واتاییە تعبیر و شتی جوانت دەداتێ بە ئەوە مەسەلەن وەرە با ڕەنگ و ڕوخسارت ببینم بە منتی تیشتی داوێ مانجی چاردا گڕی ئەم ڕوومەتەی تۆ گەرم و جوانە تریفەی مانگە شەو جوانیش بێ ساردا یعنی بزانێت تریفەی مانگەسە و تێکەڵکردن لەگە تیشتی ڕوومەتوانە چنەوە وێنە و تەسویرەکمان لە بۆ سازدکتۆر سەیری کە دەڵێ لە شوێنێکە دەڵێ
لەسەر بەفرێ بەکار نایە وەکو بیستومە داوی ڕەش لەسەر کوڵمەد ئەدی بۆ هێندە دڵگرە ئەو بسکە تاتایە کەواتە سەی ئەم وێنە جوانەکە یان لەو شوێنێکا دەڵێ گوارەکەی زێڕت فڕێدە لە گوێ بگرە قسەم شایەنی گوێی تۆ عەزیزم شعری سادەی هێمنە بەڕاستی جوان وێنەیەکی زۆر زۆر جوانی کێشاوە قەدیمدا دانە و داوەیە مەسەلەن ڕوخساری یاریان خاڵەی لێیە بە دانیان داناوە تاڵی مووی زولفۆوانەشی داوە کە دەچی دەتەیرەکە تووشی داوەکە دەبی دانە و داو هێمن هەستایە تەسویرەکەی گۆڕیە ڕووی یاری وەکو بەفری کوێستانان ئەوە کردیا بەفری کوێستان ئەگە تو داودانەوە لەوەی کەوەک شتێک پێ نابی داوی ڕژ بێت داوەکە سپی مشخص دەبی دیار دەبی دەڕەویتەوە کەوەکە دەبی داوەکە سپیبی کەچی دەرێ ئەو تاڵە داوە لەسەر بەفری سپی ڕووی تو چەند جوانە هاتیە و چەند جوان لێوە شاوەتەوە تەمەنەوەش تەسویرە بەڕاستی وێنەیە کە فرمێسکم لەسەر ڕوخساری چیژی دڵشکاو بینی گوتم یا ڕەب لەسەر سوورگڵ نەبینم شەو نەمێکی تر ئاها سوورگڵوەکی ئاونجی لێدەنیشی دڵۆپە ئاوندەک چەند جوانە فرمێسکی ئەواتە خوارێ لەسەر ڕووی بەوەی شەونمی دڵۆپەی شەونمی شەوانی سەر سوورگڵ چواندم تەمەنەوە هونەری وێنەیە و زەهێ من بەو زمانە پاراوەی خۆی توانیتی وێنەی زۆر جوان زۆر ئەوە بڕازێنیت زۆر ساز بکە چ وێنەی واتایی یعنی معنایەکەی جوانبی چ وەسفت لۆ بکە ئەمە باسی بەهاری کوردستانمان کرد برۆ بزانێ بەهاری کوردستان وەسفی کوێستانی کوردستانی کۆ چۆن بۆ دەکەم باسی مەسەلەن مەڕوبێری و مەرداری و ئاژەڵداری کوێستانان و چۆن لۆ دەڕازێنیتەوە دکتۆر ئێمە لە یەکێ لە ئەڵلقەکانی بەرنمەکەدا قسەمان لەسەر بیری نەتەوەیی کە من نەمویست باز لە زمان بکەین چونکە شارەزایان زمان بە کۆڵەکەی هێشتنەوە و یەکێک لە فاکتە سەرەکیەکانی شوناسی نەتەوەی ئەزانن واتە تا زمان هەبێ نەتەوە هەرەمێنێتەوە ئەگەر خاوەنی جوگرافیایەک و سنوور و دەوڵەتێکی سربەخۆش نەبێ ئێستا کە باس لە ستاتیکا یا جوانیناسیەکەین و یەکێ لەلایەنەکان یا ڕەهەندەکانی جوانیناسیش بریتە لە زمان تا چەند هێمن دەرکی بەوە کردووە لە هەفتاکان و شەستەکان و چلەکانە کە زمان هەڕەشەیەکی گەورەی ئەگەر ئێمە زمانەکەمان نەپارێزین لە داهاتوە ئەگونجە داگیرکەران وڵاتمان داگیر بکەن و کوردستان بەرەو هەڵوەشانەوەیەکی زیاتر بڕوە ئایا هێمن تەنها لە خۆوە ئەم زمانە جوانە ئەم وێنە شەریانەی بەکارێناوە یا دەرکی بەو مەترسیە کردووە کە لەسەر ڕووی لە زمانەکەمان کردووە بەخۆی مەسلەی کەرەستەی سەرەکی ئەدەب زمانە یعنی زمان ئامرازی داهێنانە لە شعر و لە چیرۆک و لە ڕۆمان و لەو مەسەلانە هەموو و ئەدەب بەعام لایەنێکی گەورەی کللتوری مادی و معنەوی هەموو نەتەوەیەکە کاویش زمان دەوری هەیە لە پەرەپێدانی ئەدەبەوە مەسەلانە و زمان خۆی لە ڕێگای ئەدەبەوە دەپارێزرێ یعنی زمان هەرەوە نیە من تو ڕۆژانە قسەی پێ دەکەین لەوە ئامرازێکی ئالوگۆڕ و گەیاندنە یان ئامرازێکی گۆڕینەوەی زانیاریە بەڵام زمان لەکوێ تەسبیت دەبی لە ناو دەقدا لە نووسیندا لە شعردا لە ئەدەبدا هەم تەسبیت دەبی یعنیەت وەکو نەخشە دەهێلیەوە ئێستا کە دیراسی کولتوری میلەتانی قەدیم دەکەن دەچن تێکستەکی لەسەر بەر دەبینەوە تێکستێک لەسەر دار خورما دەبینەوە لەسەر پیسی مامز دەبینەوە دەبینن بە حرف نووسرای خۆ بەوە نووسایەوەیە کەواتە زمان ڕۆلی زۆر ئەساسە لە بوونی هەر نەتەوەک مێژوو یعنی زمان زۆر ئەوە ناکرێت وەزمان دەبتە ئامرازی داهێنانی ئەدەبیش وەزمان خۆشی لە ناو ئەدەبدا بەرزەسە دەبی دەوڵەمەند دەبی ئەدەب دەوری هەیە لە فراوانکردنی زمان لە دەوڵەمەندکردنی زمان لە زاوزێ لە وشە سازکردن لە زاراوە سازکردن هەرو شاعیرانە هەرهەیە منە هەژارەکە نالیە سالمە خانیە بڕۆ هەزارها وشە و زاراوەی تازەیان ساز کردێ بە زمانی کوردی لە شعرەکانیاندا کەواتە شعر ئامرازیشە لەوە دەوڵەماندکردنی زمان ئەمە کە دەڵێن فەرهەنگارەوە نیە لۆمان دەپارێزی وشەکان و ئینما زمان و زاراوەشمان لە دایک دەبیەوە دەگەن دکتۆر لێرە زۆر ئەو شارێک کە خوێنمانەوە بۆ منە زۆرک کەند لەند بژوێن زەنوێر زەمەند پاناوک و هەوراز ئەشکەوت و زەندۆڵ و پەسێولەوە چێ ئەم وشانە تەنها ئەشکەوت بۆ چینی ڕۆشنبیر و خوێنەری ئێمە مەبەستمەوەیە ئەم وشانە چ واتایەکیان هەیە ئەگەر جەنابێت بە حکمەوەی کە دەڵێی فەرەنگێکمان بۆ وشەکانی تەنان لێرە مامۆستا من بە وەرگێڕێکم گوت وتم دۆیانی چی وتی دۆ هەر ئەوەیە کە دەخورێتەوە ئەوەی کە لە بەرهەمی ماست و دوای ئەوەی کە دەژەنرێ ئەبێتە دۆ مەبەستمەوەیە دوو سێ جار لە شعری هێمندا وشەی دۆ بەکار هاتووە
بەڵام مەبەستیشی دۆی خواردنەوە نییە مەبەستمەوەی ئەم وشانە ئەگەر جەنابەت ڕاوەیەکیان کە وەکو ئەوەی کە ئێمە سەباز لە زمانەکەین لای شادی هێمن طبعا ژیانی میلەتان بە قۆناغدا تێپەڕێ پێی دەرێن گەشەکردنی کۆمەڵایەتی ژیانی میلەتان خزانی مەسەنەن ئەو قۆناغی ئەمە تێداژن ئێستا قۆناغی مەدەنیێت و شارستانیە و تەکنۆلۆژیا و جادە و بازار و کارەبا و بەرق و سیارە و ماشین و ئۆتۆمبیل و فرۆکە و شەمەندە فەروەنتەرنێتە دەبینی خۆ 50 ساڵ لەوە پێشوانە بوو 100 ساڵ لەو پێش ژیانی کشت و کاڵیمان هەبوو کە 185 خەڵکی شارەکانمان لە دێهاتدا دەژیان خەریکی ئاژەڵداری و کشت و کاڵی ئەو مەسەلا نەبوون وەیە ئەو کاتە ئەو شار و بازار و ئەنتەرنێت و ئۆتۆمبیل و ماشین و تفاق و تەنەکەی لە ئارادا نەبوو کەک ئەو کات فەرهەنگی ژیانی ئەو کاتمان چۆن بووە کابرا ئێستا تو بڕۆ لە منتیقەکی ئەو چاوچێلەی خۆمان هەموو لووتکە شاخەکانت وەکو یەک دێتە بەرچاو هەموو دەشت و دەورەکەش وەکو نازانی ئەوان لە دەیەک بوون بۆ هەر بەردێک ناوەچیان هەبوو بۆ هەر درەختێک ناوەچیان هەبوو بۆ هەر لووتکەیەک زاراوەیەکیان هەبوو هەتا کەواتە فەرهەنگی زمانی دێهاتی قۆناغی ژیانی کشت و کاڵی فەرهەنگێکی دەوڵەمەند بووە هەموو پێویستەکانی ژیانی ئەوانی جێبەجێ کردیا ئەمە کە ئێستا هاتینە ئێرە ئەو فەرهەنگەمان واز دێهینایە فەرهەنگێکی تازە لە دایک بووە فەرهەنگی ژیانی شارستانیە دەڵێن بڕۆ ساید و دەڵێن بڕۆ دوو ساید و بڕۆ فلانکە شارع ئێستا چۆن شارەوانی دەبی لۆمان بنووسی جادەی فلان کۆڵانی فلان وەیە بەڵام کاتی خۆی ئەوە دۆڵ بووە ئەوە شیو بووە ئەوە زەمەند بووە ئەوە زەنوێر بووە ئەوە پاوان بووە ئەوە هەموو ناوی خۆی و شوێنی خۆی هەبووە ئیسلاح و زاراوەی خۆی هەبووە ئیژانی ئەو سەردەمە بوون ئەو زەبەداخەوە باشنی ئەوە لە ناو شعر و ئەوەی هێمندا لۆمان پارێزراوە ئەگەرە ئێستا من و تۆ نیوە ئەو زاراوانە نازانین چکە لێ نەژیان لەو ژیانە ئاشنای نین کەواتە مەسلەی دۆ کوڕەکی سە و سەردەمە پێیت پێت ناخۆش نەبی نەزانی دۆمانای جیا خۆشایی ڕژبەلک لە مژتەماعی کوردی نەماوە وەیە ئەوە دەگوڕە قسەی لەناو هۆڵم و ساڵۆنەکان دەبینی خۆەوە شای کوردەواری نییە ئەوی ئەوروپای هاتە لای بەڕاستی بەڵام کاتی خۆی لە دێهاتدا شای و زەماوەندە بووە و دۆ و ڕەش بەڵک و نازام دۆم دەوێ دۆی سەر ئەوەم دەوێ ئەو کاتە ئەو مستەڵەحانەی ئەو کاتی کەواتە هەر باشە دەبی ئەمە زۆر مەمنونی هەیە وەک هێمن بین ئەو هەموو وشە جوان و زاراوە پاراوانەی ئیژانی ئەو سەردەمەی لۆمان پاراستووە و هەمووش معنای تایبەتی خۆیانیان هەیە لەبەرچی دەڵێن پێویستمان بە فەرهەنگەکەی لەوەی وشە و زاراوەکان بناسین وێنەی شعری لای هێمن وێنەیەکی خەیاڵیە یا بوونە هێمن خۆی بینی بێتی کاتێک کە وێنەی گوڵێک وێنەی گوارەی کچێک وێنەی بوونە کچێکی لادەیی کە بەرهەڵبێنی بەستووە یا بوونە ئافرەتێکی کورد کە مناڵ بەخێوەکە ئەمانە ئەم وێنانە وێنەی خەیاڵین و هێمن هەر لە خۆ کێشاونی یا بوونیان هەبووە و هێمن بە چاوی خۆی ممارەسەی کردوون بە چاوی خۆی بینیونی ئەگوتمان خۆی وێنەی شعری دووسێنەوە وێنەمان هەیە وێنەش ڕەوانبێژیمان هەیە وێنەی وەسفیمان هەیە و وێنە چیشمان هەیە وێنەی فەنتازیە مەسە وێنەی ڕەوانبێژی شتێک بە شتێک دەستوێنی لە باتی مەسەلەن برێ ڕووی یارەکەم جوانە دەرێ گوڵە مەسەلەن خوازەمان مەسەلەن وەفایی لە باتی بڵێ یارەکەم دەڵێن ئەوادێ دەرێ گوڵەکەم دەڵێن ئەوادێ هەمیشە چاوە چاو کەواتە گوڵ کەشتێکی سروشتی جوانە خوازەیە لە جیاتی یار بەکاراتوە ئەوە زمانی وێنەی ڕەوانبێژیە وێنەی گوڵ لە جیاتی وێنەی یار وێنەی وەک چۆن تابلۆ کێشێک بە نیگار کۆمەڵک ڕنگ تێکەڵ دەکات ئەمە خەیاڵ لەگەڵ زمان یعنی شتر نییە واقعەکە وێنەکە بزەبت هەبی تیشی مانگەسە و جوانە ئەگەرچی ساردا یعنی بە خەیاڵ و بە زمان و بە وێنە ئەوە وێنەکە دۆ ساز دەکەم وێنەی خەیاڵی پێ هێمن خاوەنی هەرسێ زۆرە هەیە وێنەکەیە و داهێنانیشی تیاندا کردیا وێنەی ڕازاوە و جوانی ئەوە کردیە باشە گوتمان ئێوارەی پاییز مەسەلەن بڕۆ بتەمەشاکە کۆمەڵک وێنەی دەرونی تێدایە کە من لە وەزعی تێکشکاو بۆ لە ڕووی نەفسووەنیە دیم ئێوەیە لە ئێوارەی پاییزیش پێ بکەنی یعنی زۆر شعر و ئەوەی ئەوامانەیەوە نیە ئەو وێنانە بزانە هەر یەکە بۆ خۆی دەجوولێنێتەوە هەستی دەروون زەردەپەڕ کاروان کوژە تاریک و ڕوونی سوبحەدەم ئەوە هەموو وێنەیە پێ دەڵێ لێی ڕابمینێ ورد بەوە لێ باشە ئاسمانی سا و دەریای مند و تارمایی چیا
سێوی لا سوور و بەهێی زەرد و هەناری گوڵ بەدەم کۆکردنەوەی کۆمەڵە گوێنەیە باشە یعنی خۆ وێنەی واقعیشن بەڵام بە وشە چۆن لۆمانی نەخڵ کردیا یعنی تەسویرەکە بەرجەستە دەبی لە خەیاڵت کات و دەبیستی قسەمان لەوە کرد کە یەکێکتر لە ڕاهندەکانی جوانی ناسی واتاناسیە من لەمەشدا توانیوێتی وەستاکارانە جوان لە شعردا واتامان پێ ببەخشێ و واتایەکی جوانمان یا واتایەکی قوڵ واتایەکی فەلسەفی واتایەکی ژیان دۆستانە شتی جوان ینی ئەوەی داینایە تەمان واتای دوور هەیە واتای قوڵ هەیە واتای ئەوە هەیە مەسەرەن من گوڵی سەرگۆڕی لە مێژی نەم بەڵام عادەتە ئەوە سیس و پەژموردە بووە لە لای گۆڕ باس حی مردن و ئەوە دەدا بەنام ڕێژنەیەکم لێ بدا پێم وایە بۆ ڕوان خۆی ڕێژنە بارانیش ئەگەر لە بزرک و کۆلکەی مردوو بدا دەیژێنتەوە من دەری ئەگەر چێ من پیر و پەکەوتەم و بەلای گۆڕستانم بەڵام ئێستاش مەسەن ئەگەر بێت و بکەم مەیدانی عشق و جوانی و دڵداری و نازام چ گەنج دەبمەوە و لاو دەبمەوە تەوانەوەش وێنەی تێدایە بە حەقات و بەهاری کوردەواری سوور و شینە لە دەوری تەرمی خوێنین کۆڕیشینە کە پێت خۆشە بەهاری کورد ببینی وەرە گوندی قەڵاتانم ببینە قەڵاتان دەیەکە لە بینی مەهاباد و بۆکان دەبی بەهشتی سەرزەمین بێ ئەوەندە جوان بی بەهاران ئەو جەیە من ئەو دەرێگەر دەتەوێت جوانی کوردستان و کوردەواری ببینی وەرە گوندی قەڵاتانە جوانە کام لەم بوارانە زیاتر هێ من توانیوێتی زۆر جوان بەکاری بێن لایەنی واتە یا بۆ نمونە زمان یا وێنەی شیعری طبعا خۆی دەبێ هەموو ئاوێتە بن تێکەڵاو بن تەنیا جیا نابێت خۆی گوتمان مەسەلەی ساتیکا بە زمان دەکرێت زمانیش دەبێ هەم وشە و زاراوەی پاک و پارا و هەڵبژێری و بدۆزیەوە وێنەی جوانی لێ تەسویرکەی وێنەکەش فلاش پاک و پاشخانە و واتای قولیابی کەواتەوانە هەمویان تێکچڕژا و تێکەڵاون ئەمە لە بۆ دیراسەکردن دێن وەکو تەشریع پارچە پارچەیان دەکەن تیراسەیان دەکەن چکە هەر بڵێن جوانە بەڵێ جوانەکە جوانەکەی لە شوێ پێم بڵێ دەبی جوانەکە شیکەینەوەیە لە زمانەکەی دەیدۆزینەوە لە خەیاڵ و ئەندێشەکەی دەیدۆزینەوە لە واتا قوڵەکەشی دەیدۆزینەوە دکتۆر وەک لەم بەرنامە چەند جاریتر ئاماژەم پێکرد یەکێ لە ئەڵلقەکانی ئێمە قسەکردن بوو لەسەر بیری نەتەوەی ئایا لە بیرە نەتەوەی و سیاسیەکان یا ئەوەی کە هێمن وەسف و سەنایی بۆ نمونە قازی محەممەد و شەهیدەکانی کۆماری مەهابادەکە ئایا لە شعری سیاسی و شعری نەتەوەی و بیری نەتەوەیشدا ئێستاتیکا ئەتوانێت سەرەتا ئاماژەت بەوە کرد کە شعرە بێ هەمووی ئێستاتیکا و جوانی بێ ئەوە پەژموردەیی و قوربەسەری و دەربەدەری کورد بۆ وای کردووە کە هێمن پەنا بۆ چەکی خەباتیش بەرێ لە شعرەکانیان ڕێ بکاتەوە مەبەستمە هێمن لە بوارە سیاسی نەتەوەیەکە هیچ ئێستاتیکایەکی هەیە گوتمان هێمن بەوە ڕاستراوە طبعا ئەوەی کە جۆش و خرۆش و هەستی مرۆڤ دەجولێنی لیریکا ینی سۆز و جوانیە هێمن لەوەی شعرە نەتەوەیەکانیشی شعری گوتارێکی سیاسی ڕوت و ڕق و تەقنەبی باشە هەستایە تێکەڵاوی جۆش و خرۆشی عشق و جوانی و ئەوانەی کردێ باشە هەتاکو و دواپش و ڕێبواری ڕێگای عشق و ئازادیم ئازادی یعنی ئازادی میلەتەکەم وەنیە ئەگەر نبینم سەردەمێشتنی ئەوەیە تێکەڵاوی کردیان دوو قۆناغەکانی ژیانی کۆمەلگاکانیش دەگۆڕێ یعنی لە قۆناغێکدا ئەمە هەممی خەمی سەرت یەکەممان ڕزگاری و ئازادی بۆ لەوەی نەفەسەکە بچێشین لەبەرەوە ئەو کاتە شعری نەتەوەییش هەست و سۆزی مرۆڤەکانی جولاندیە باشە ئەتەمەشای ئەوە بکە دەم کوژێ ئەمما لە گرت و خەنە ڕق ئەستورترم دەم گرێ ئەمما بەگشت زەللا دەکەمدا دەچمەوە کوردم و ناتوێمەوە ئەوەش هەست و سۆزی مرۆڤی کوردی جولاندووە وەک مەسەلەی جوان ناسیەکە هەتا دکتۆر هەر وێنەیەکی شعری کە مەبەستمەوەیە دەڵێ بەیارەکەی منێک لە کۆماری سێدارەیە هەمیشە بۆ نمونە هەر بەشم هەر ئەوەیە یا ئەبێ سەر کەسکەم بۆ واقعی کە هەیە یا بێ ئەعدام بکرێم بەژنەکەت سێدارەیە کە زیەت تەنافە زوو بەدەی بیخە ئەستۆی من کە کوردم کورد بەشی خنکاندنە کەواتە وێنەیەکی زۆر جوانیسوباندووە ئەوە ئەوەی و خۆشەویستەکەشی تێکەڵ کردە دەڵێ ئەگەر من هەر قەرارە بمرم
با لە پێناو عشقی تۆیا بێ وەرە تۆ گوتێتی عشق و خۆشەویستی و دڵداری و ئەوانەش لە فەزایەکی ئازادا خۆشە کە من دیل بم ئیتر خۆشەویستی چی بزانە دەرێت طبعاً بەسەر مەسلەی قازی کو تێکەڵاوی مەسلەی سیاسی و مەسلەی جوانی کردیە ئەگەر چیرۆی قەت ناچێت لە یادم دەکەم یادت بە یادی تۆوە شادم کە بارگەت بۆ هەوار تێگنە عەزیزم شکا ئەستوندەجی تاوڵی مرادم دکتۆر ئەمە مەبەستی قازی محەممەدە تەمان تا ئێستا خەڵکێکی زۆر وا دەزانێ بۆ یارەکەی خۆی بەڵام ئەوەندە جوان ڕازاندوێتی بەڵێ ئەی ئەو کەسەی دەتپەرستم و لێمونی تۆ خوانی تۆ خۆشەویستی منی لە ئاسمان نی تاوێت ڕانەگا دەستم لە قاف نی کاڵەی ئاسنت بۆ هەڵبەستم تۆی لە من ون کرد و منی لە تۆ دوور ئەو بستۆکەی دژمن ناوی ناوە سنوور تەمانێ من لێرە لە ئاوەرە و دەربەدەری بووە خێزانەکەشی لەودی بۆ 12 ساڵ نەیدیتە ئیتر زۆر ئینسانانە بۆی سوتایە بزانە ئەو بستۆکەی دژمن ناوی لێناوە سنوور ئەتوو بڕۆ سەر سنوور هیچ لە سروشتەکە ناگۆڕێ هیچ لە تەبیعەتی مرۆڤەکانیش ناگۆڕێ سیستەمەکی سیاسی دنیای ناوی لێنایە سنوور وەچی شوورەی چینیان دروست کردیا مرۆڤ لە مرۆڤدا دەبڕن خۆشەویست دەخۆشەویستدا دەبڕن وەڵاسیە ناویان لێناوە سنوور ئەوە هێنە ئێمە ئەو سنوورە 12 ساڵ لە خۆشەویستەکەی تاپڕ کەواتە دکتۆر ئەم شارە من تا ئێستاش خەڵکێکیش زۆر دەکەم یادت بە یادی تۆوە شادم خەڵکێک پێی وایە بۆ عشقێکی مەجازی نێوان دوو ڕەگەزی جیاواز بکاتەوە بەڵام وا دیارە بۆ قازی محەممەدی پێشەوای کۆماری کوردستان مەبەستمەوەیە ئەم جیاکاری و بەراوردە ئێمە چۆن بیزانین من چۆن بزانم ئەم وێنە شعریە ئەم زمانە جوانە هێمن بۆ کچێکی نەوتوە بەڵکو بۆ قازی محەممەدی وتوە یا بۆ سەرکردەیەکی تری شۆڕەکانم کاتی بڵین ماستەرەکەم حاضر کردیا من ساڵی سال 1990 لە ئیشەکانم ئەوە بوو بزانم هەر شعرێکی هێمن مناسبەتی گوتنەکەی چییە و بزانم هەر شعرێکی ئێمن ئەوەڵداری لە چێ بڵاو کرایتەوە دەستخەتەکەی چیە دوایە ئالوگۆڕی بەسەرداات من تەبیعەتێکی هەیە بووە زۆر دەستکاری شعری کردیە بە تایبەتی مەسەن ڕەفیقی ژیانی مامەسە عەبدوڵڵا حەسەن زادەیە زۆر قسانەی لۆم کردیەکە من دەرێ شعری خۆی خراپ دەکرد ئەڵێ هەتاوتێتی مامۆستایە من ئەو ڕژنووسە ئەو دەستنووسە پێداچێەوە دەستنووسەکە دە من دەستنووسەکەت زۆر لەوانی ئەەکەم دەقم لێ وەردەگرت دەگو شعری خۆی کە لا دەماوە زۆر تێشی دەدا خراپی دەکرد بە سڵاحی خۆی دەرگۆ شعری خۆی خراپ دەکرد بۆیە ماسا شعر هەستێکە کە بۆ تا دەیەکسە بێ خێسەر کاغەز ئەمن دیراسەی ئەو تێکستانەی هێمنم دەکرد یەکەی گوتێتی مناسبەی گوتنەکەی چییە لە چ دێیەک لە چ دۆخەکی دەرونی لۆ من زۆر میمەتا لە دیانی هێمن بگەم ئەو جەبا تەمان ئەو کاتەیە من لەژێ دەسەڵاتی حکومەتی شاهنشاهی و نەیتوانێ خۆ بە ئیلا دەبایە بە زمانی ڕەمز و هێما و جەفەن قسە بکە هەستایە لە شێوەی خۆشەویستێک یارێک بەرجەستەی قازی پێشەوای کردی ئەو شاعرانەی بەسەردا هەڵگۆتی تەنها لە چۆ مناسبەتی تر هەیە من کە بەخۆی لە کوردستانی عێراق بەلەوانە بووە کە گوتێتی ئەو شارم بۆ مناسبەتانە ناگوتی تەمان دوایە شەری ئاشکراشی گوتیە مەسەلەن لەبەسەر دەرێ لە نیوەی شەودا کران پێشەوە لە کانگای بیری هەڵخرا و قازی لە سێدەستی ڕەشی ئیستیبداد ڕوونە هیچ ڕەمزیەتی تێدا نییە ئەوە لە وەختێکی ئازادی و نەترسون ئەوە گوتیتی بەڵام بزانێ ئەوەی لە ترس و ئەوە گوتیتی ئەو ڕەمزیەت و ئەوە چەند شعر بەتیز دکتۆر فەراد شاکەلی قسەیەکی هەیە دەڵێ شعر ئەوەیە شعری زیندوو بێ لەگەڵ سەردەمەکانە هەنگاو هەڵبێنێتەوە مەبەستی ئەوەیە لە شعرێکا بۆ منەڵێ کووردە مژدە بێ ئەوە خۆر هەڵهات لەگەڵ نازانم حیزبی دیموکرات ئەم شعرە هەر ئەو کاتەلەوە چێ مرد بێ چونکە حیزبی دیموکرات نەخۆری بۆ کورد هەڵێنا نە هیچ ئازادیەکی بۆ کورد مسۆگەر مەبەستم ئەوەیە ئەگەر شعرە سیاسیە پیا هەڵگوتنەکانی هێمن وەکو ئەوەی کە دەڵێ دەکەم یادت بە یادی تۆوە شادم کە بارگەت بۆ هەوار تێک عەزیزم مەبەستمە ئەگەر ئەو شعرە سیاسیە پیا هەڵگوتنانەی قازی محەممەد و حیزبی دیموکراتیشی بەم زمانە ناسکە بگوتایە هەتا مردن نەدەمانەوە مەبەستمە ویانەی بەکار بەس خۆ تەبیعەتی وایە کاکەوە خۆی هەر شاعیرێک ئەتووا مەزانە هەر شاعیرێک وەگری هەموو تێکستەکانی نایە بوو ممتاز و ئەوەل باب نابن تەعند قۆناغەکانی پێگەیشتنی شاعری شاعر شعر ئەزمونە ئەو شعرانەی گوتمان شعری سەرەتاکانی
شاعرەتی هێمنە دووەم شعری بازار و کوچێ لە کۆمەڕی کۆمەڵە یعنی ئەو کاتێ کۆمەری کوردستان بووام ڕۆژی ئاهەنگێڵکردنی ئاڵا بووە لە بۆکان دەوێ هێمن چۆ دەبی شعر بخینتەوە ئیتر شعر بخینتەوە لەوەی کۆمەڵ بینتە زۆر و خرۆش دەبی بژی دیموکرات مژدەم دێسبەی دەگەی بە ئاوات بژی شعرەکە وەک شیعاری سیاسیە ئەوە شعر نییە ئەوە قسێ نەزمە ئەوە ڕێخستە حماسەتی خەڵکی ئەوە خۆشی ناشی شێرکۆبێکە جوانی هەیە دەرێ شعرێک وەکو خشل خۆی بار کرد لە ژنی سوڵتان کە ژنی سوڵتان مرد شعر و خشل و ژنەکەیان پێکەوە ناشت یعنی شعرەکەش لەگە مناسبەتەکە دەمری شعری سیاسی مناسبەت ئەگەر ئەو هاداهێنانی تێدا نەبی ڕەمز و داهێنان دەمری شیعارە شعری سادەوە ئیتر کەواتە ئەو شعرانەی سەرەتایی هێمنیش بژی دیموکرات و مژدەم دێ دەگەی بە ئاواتونە دەمری لەگەڵ خۆی مناسبەکە ڕۆیشتیا بەڵامەوە مەزانە نقطەی زۆفە هەر شاعرێکی شوا پێدەگا عشق و ئازادیش نەتیجەی ئەو پێگەیش نییە بەڵام پاش ئەزمون و کاروان و قالبوون دکتۆر تەمەەن هێمن لە پێشەکی تاریک و ڕوونا دەڵێ ئەگەر شعر هیچ سوودێکی بۆم نەبوو بێ ئەو سوودەیە بۆ کە ئەو هەموو ناوە دوور و درێژەی لێکۆڵ کردومەتەوە سید محەممەد ئەمینی شێخ الئیسلامی موکریان ئێستا هەمومان دەڵێن هێمن و ناڵین سید محەممەد ئەمینی شێخ الئیسلامی موکریان جا مەبەستم ئەوەیە من شعرێکم بەدەست کەوتووە کە دەڵێن شعری هێمنە و هەمووی وەسف و مناجاتی خوایە و کۆتایەکەشی بە لا ئیلاهە ئیلەڵڵا دێ مەبەستم ئەوەیە ئەمەم کۆتا پرسیاری خۆمەکەم ئایا هێمن ئەوەندەی کە جەنابت ماسترت لە شعرەکانی هێمنا هێناوە دەگوترێت دەستێک بە ئەنقەست هەوڵی داوە ئەم شعری مناجات و تەوحید و یەکتاپەرستیی هێمن کە بە لا ئیلاهە ئیلەڵڵا کۆتایی دێ نەخرێتە نێو دیوانەکەی هێمنەوە هێمن ئەوەندەی جەنابت بزانی و بە دوواداچوونت بۆ کردبێ لەم جۆرە شعرە ئاینیانەی هەیە کە خۆشی کچەزای شێخی بورهانە و لە بنەماڵەیەکی دینداریشەوە هاتۆتە نێو کای سیاست و خەباتی کوردایەتیەوە طبعا هەر لە سەرتاوە ڕاستە بنەماڵێکی ئاینی بۆ و لە خانەقای شێخی بورهان خوێندیتی و خانەقا تەمان دایکی چیزی شێخی بورهان شەمسەدینی بورهانی بووە یعنی ماڵە خاڵوانی بوونەوەن بەڵام هێمن بخۆی شاعرێکی دیندار نەبووە ئەوە نەبووە بەڕاستی لە تەمەنی کۆماری کوردستان ویان ژێکافەوە تا چووتەوە سەردەمی کۆماری ئیسلامی بەڵام ئەو سەردەمەی کە لە حیزبی دیموکرات دابڕا لە سیاست دابڕا چووە لای سروە لەبەر هەندێک مەسلەی مراعات یعنی هەندێک شت هەیە ناڕوە ئەگەروانەکەی لەبەرەوە تەمەشای سەرۆتارەکانی گۆڤاری سروەشی بکە یعنی سبغەشی مەی لەو ئاینی تێدایە طبعا دیوانی وەفاییان چاپ کرد ئیتشاراتی سەلاحەدین ئەیوبی هەستا شیرین تەشید ڕێزەکەی لێ دەرینایە بۆ چونکە شعرێکی پەردە هەڵماڵڕا و مەکشوفە پێی دروست نەبووە بەهانەی دیتەوە وەڵا ڕەنگاوە شعری وەفایی نەبی خۆش دەزانی شعری وەفاییە چونکە ئاخر خۆ لە دیوان وەفایی خۆی وەخت خۆی گوتیتی یار بە ئاواز و بەوانەش و ئەو شعرانەیە تو دەڵێ چەند تێکستێکی لەکنە منەیە بەحەقەت نەچووتە ناو دیوانەکەشی بە تایبەتی هەیتی نەچووتە ناو دیوانەکەی بۆ تەمان ئەوە شعری قۆناغی ئەخیری تەمەنیتی بەحەقەت ئەو قۆناغی لەسەرەوە ئەوانە زوڵم نییە لە هێمن مەبەستمەیە زۆر جار مرۆڤەکان لە کۆتایی تەمەنە ئەگەڕێنەوە بە لای خوا ینی زۆر جار مەولەوی شعرێکی بە دڵی ئەڵێ لۆمەی دڵێکاڵێ بە گەنجی مەستی و ڕابواردنت هەبوو بە گەنجی ئێستش پیری سستی و ناتوانانی خواپەرستی تر کەی خواپەرستی شتێکی ئەوە نییە ئەخر بەس شعری ئاینی نییە بەدەمیانی لە بۆ معلوماتت ئەمن هەندێک کۆمەڵە شعری هێمنمەیە تا ئێستا ناو شعری دیوانەکانی نین یعنی هەم شعری سیاسی نا بە ئاینی نییە شعری سیاسی شمەیە کە لە شعر دیوانەکانی هێمندا بڵاو نەکرایتەوە باشروفی ئەو کاتە لەبەر هەر زروفەک بی یعنی مەسەرەن با هەندن من مەسەن هێمن شعرێکی هەیە کاتی خۆی پاش کۆماری دیموکرات و چوونەوەی هێمن و ئەوانە ئێمن کوڕێکی ئەو شێخی بورهانی ناوی سەید عەبدوڕەحیم بوو پیاوێکی خراپ بوو لەگە دەوڵەت بوو لەگە ساواک بوو زۆر زەختی لە هێمن کردیا شاکوڕی نەبووە شاهنشای ئێران محەممەد ڕەزا پالەوی دووسێ ژنینە تا کوڕێکی بووە ئەو ڕزایی ئێستا لە ئەمریکا دەژی باشە کە ئەو ڕزایی بووە بە هەر نەوعەکی بووە هێمنیان قەناعەت پێی نایە وەرە شعرێک بنێ لەسەر لە دایکبوونی کوڕیشە بە زۆر شعرێکیان پێگوتیە هێمن دوای خۆشی پەشیمان بوویتەوە دەرێش بەسەر تەلی خراپیشدا داوی خراپیشدا هەڵکەوتوم ئەو شعرە مەسەن نەچتە ناو دیوانەکانی وەنیە ڕاستەوە لە گۆوارێکی لە ڕۆژنامەک بڵاو کرایتەوە لە ساواک دەری کردی ناوی کوردستانە ئەو شعرەوە لای منەیە تا ئێستا ناو دکتۆر کە ناوەندی سەلاحەدینیشدا ئەمەزرێنێ ئامانجێتی سەرکردەیەکی موسڵمانی کورد ناوەکەی بە زیندوی بێڵێتەوە کە
وەکۆڵێ ناوەکە ئەداتە پاڵ سەلاحەدینی ئەیوبی کاتەمە هەستێکی ئاینی هێمن نەبوو لە کۆتایەکانی تەمەنیا خەڵکو مەسەلەن هێمن ئەو کاتە کە تەکلیفەوەی لێ دەکەن دەچی پەیوەندی بە هەموو خەڵکی ڕووناکبیر و ئەوانە خەڵکی ڕووناکبیری کوردستانی ئێرانیش ماونا مامۆسای ڕەبیعیە و سەید تایری هاشمی خۆ هەموو مەلا و زانا و عالمی دینی بووینە خۆ پیاوی خوێندەواری کورد و ڕابەری ڕۆشنبیری کوردیار مەلا بووینە کاکی خۆ ئینکار ناگرێتە 50 ساڵ لەو پێش نە مەدرسە و نە قوتابخانە و بە تایبەتی لەو سەردەما ئەوە یەک دوو خۆ هێمن کافر و زەندیق نەبووە بەڵام مۆتە پیاوەی ئاینی نەبووە سێ و ئەو شعرە ئاینیانی ئەتوو دەڵێ گوتیەتی شعری سیاسی ئاینیە شعری ئاینی سرف نییە دکتۆر ئەگەر ئەو لە دەرەوەی بەرنامەکە دەکرێت من هەندە قسە لەو لەسەر شعرانە مەبەستمێت چ شتێک ئەی سەلمێنێ ئەم شعر ئاینی کە من باسیەکە من لە کۆمپیوتەرەکەم هی ئەمنە ئەوە کاکە کوڕەکەی من ڕەحمەتی سەلاحی ڕەحمەتی ما بوو کاکە کە من کە ماستەرنامەکەم ئامادە دەکرد ئیتر لەگە سەلاح چەندجار چوو مەسابلاغەوەوانە ئەمن بوو بوومە کوڕی دووەمی هێمن هەرچی ئاساری هێمن هەبوو دەست پارچەوەرەقەشیش دەستخەتەکیش دەفتەرەکیش هەرچی ئەوەی هێمن هەبوو هەمووی تەسلیمی من کرا لەبەرەوەی ئێستا چەند دەستخەتی هێمنم هەیە شعری هێمن بە خەتی خۆی نازانم چی و ئەو شتانەشم هەیە ئەو دەست بەڵام بڵاوم نەکردیتەوە لەبەر زۆرێک دێ بڵاویم بکەم بۆ لەگەر شتە سیاسی ئینشاءالله دکتۆر گیان زۆر زۆر سپاس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بوو بە ئومێدیەوەی بینەران چێژ و سوودێکی زۆریان لە قسەکردن لەبارەی دنیا جوانەکەی هێمنەوە وەرگرت بێ سپاس دەکەم منش خۆشحاڵم و کە یادی شاعری گەورەی هێمنمان کردەوە زۆر زۆر سپاس دکتۆر گیان بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرین